لە ڕاستیدا بە مشکی کەسدانە دەهات کە چۆن شتەکان لە ئێراندا هەموو هەفتەیەک پەرە دەسێنێت. کۆمەڵگەی ئێرانیەکانیش لە ساندیاگۆ بۆ ناڕزایی دەربڕین و هوشیارکردنەوە لێرە لە ناوجەرگەی شارەکەدا گرتبوونەوە. لەم هەفتەی ڕابردوودا دووشتی گەورە ڕوویدا، دوو لە سێدارەدان. یەکێکیان لە زیندان بوو، گەنجێکی تەمەن 23 ساڵان بوو، دوو هەمیشیان گەنجێکی دیکە بوو کە لە شوێنێکی گشتی لە مەشەد لە سێدارەدرا. دوای سێمان لە تووڕەیی جیهانیدا گەیشتە ئاستێکی لە ڕاددەبەدەر لەم هەفتەیەدا لە کاتێکدا ڕژێم دەستی کردووە بە لە سێدارەدانی خۆپشاندەران. دڵت پارچە پارچە دەبێت. ئەو دوو کەسەی کە لە سێدارە دراون بە تاوانی شەڕ دژی خودا سزادران. ئەوان ئیتر ئەو ڕژێمەیان ناوێت، داوای گۆڕینی ڕژێم دەکەن. بەریا خێزانی لە ئێران هەیە. مانی ڕابردوو لە کاتی خۆپشاندانێکی ئاشتیانەدا ئامۆزاکەی کوژرا. لەوەتەی ئێوە ڕوویداوە جۆرێک لە هەستێکی نوێی بۆ من و خێزانەکەم هێناوەتە ئاراوە. ئەو دەڵێت حکوومەتی ئێران بە خێزانەکەی وتووە کە دەبێت بڵێن بەهۆی کۆڤید-19 مردووە. بەڕاستی بۆ گەیاندنی دەنگیان و ڕوونکردنەوەی ئەوەی چی لە ئێران ڕوودەدات، چونکە بەداخەوە لەوێ کێشەی ئینتەرنێت هەیە کە لەوێ داخراوە. ئەوان ناتوانن دەنگی خۆیان بگەێنە وڵاتانی ڕۆژئاو و باقی جیهان و هەر بۆیە پێویستە ئێمە لە بری ئەوان ئەو کاریان بۆ بکەین. تا ئەو کاتەی ئێرانیەکانیش لە خۆپشاندانەکانیان بەردەوام دەبن، ئەم کۆمەڵگەی ساندیاگۆ دەڵێن ئەوا لێرە دەبن تا دەنگەکانیان بگەێنن. تا ئەو دەمەی ئەوان هەر بکوژرێن و لە شەقامەکاندا بن، ئەوە ئێمەش ڕناوەستین. پرۆسەیەکی وزەبەخشی دوولایانەیە. ئەوان وزەی خۆیان لە ئێمە وەردەگرن و ئێمەش وزەمان لەوانە وەردەگرین. خۆپشاندەران هیوادارن چەند شتێکیان لە خۆپشاندانەکان دەست بکەوێت. ئەوان دەڵێن هیوادارن حکوومەتی ئەمریکا بە بەیاننامەیەکی پشتگیریەوە بێتە دەرەوە بۆ ئەو خەڵقەی کە لە ئێران ناڕزایەتیان دەربڕیوە. هەروەها دەڵێن هیوادارن هانی ئەمریکیەکان بدەن تا نامەی ناڕزایی بۆ نوێنەرە هەڵبژێردراوەکانیان